جەماعە سڵاوتان لەبێ بەخێر بێنەوە بەوانەیشتر لە کۆرسێکی بچووکی گرامەر کە وەک وتم هەموو ئەو گرامەرانی کە لە قسەکردن و تێگەشتنا بەکاردێنەوە هەموویتان بۆشان هەکەم. ئەمە مودڵی دووەم ئەگە مودڵی یەکت نەبینیوە بڕۆ تەماشای بکە پیدیفەکەشم لە تیلگرامدانەوە ئەوە تیلگرامەکەشاتە سەر شاشە ئەگەر نەتبینیوە بۆ سەری ئەو کە ئینجا وەرەوە ئێرە ئۆکێ چەند وانێکمان خوێن لەولە ئێسش چەند وانەیشترە خوێنین کە ئەم وانانەیە یەکجێکەسە بۆتان باسەکەم بە وردی ئۆکێ بەبچیان ناو WH questions سەرەتا یەکەمین وانەی ئەم ڕۆمانە what, who, where, how, when ئەمانەمان هەمووی بیستووە بەڵام ئەمانە چین و چۆن بەکارێنەوە با فێریان بین سەرەتا WH questions چییە؟ We use WH questions to ask about information ئێمە WH question بەکارێنین بۆ ئەوەی زانیارێکمان دەستکەوێت پرسیارکەین زانیارێکمان دەستکەوێت بۆ نمونە what ئەگەر شتێک بە what بڵێ یاخود پرسیاری لێ بکەی is for a thing or an idea تێگەی یاخود بۆ شتێکە یان بۆ بیرۆکەیەکە بۆ نمونە what is this ئەمە چییە what is your name ناوەکەت وەکو بینی ئەبێتە بیرۆکە وەکو بیرۆکە ناتوانین دەستی لێ بکەی ئۆکەی what وەکوتمان بۆ چی و چی بەکاریە بۆ thing پرسیارکردن لە شت یاخود idea who is for a person who is that who is this girl who is this boy who is that man who پرسیارەکەی ئەڵی کێیە تێگەی کێیە alright where بۆ شوێنە location is for location where is that restaurant where is that hotel where is that pizza shop well let's say where is that clothes shop where بۆ location when is for time when بۆ کاتە when is your birthday کەی ڕۆژی لەدایک بوونتە when is the class یاخود when is هەر شتێکی تێرە ئۆکەی نمونە بۆ نایە which is for a choice which لە کاتێکە بەکانی بۆ بڵین قەڵەمیشتیش بێنم this one یاخود this one which one do you want ئەمە تەوێ یاخود ئەوەیان which one do you want okay which is for a choice بۆ هەڵبژاردنە کە دووسێ هەڵبژاردن هەبێ which بەکارێنین alright کۆتا دانیشان کە بە WH دەست پێ ناکەم بەڵام عکس کراوەتەوە ئەویش هاوە how is for a method or a way how واتە چۆنە شتەکە چۆن ئەکرێ how is a for method ڕێگاکەی چۆن ئەکرێ شتەکە مەبەستەکەم تێگەی بۆ نمونە من بە ئینگلیزیشی جوان قسە ئەکەم how are you speaking that good English چۆن بە ئینگلیزیشی وا جوان قسە ئەکەی تێگەی بەستم چییە یاخود how are you حاڵت چۆنە ئەمانەوێ ئایدیاگە بزانێ حاڵت چۆنە alright ئەمە هەموو شتێک بۆ لەسەر WH question طبعا نمونە شتیشتان بۆ دانێم دواتر لە تەلیگرامەکەیە وەکو بینە ئەمە چەند نمونەیەکی تریشە what is your name who is this girl where is the supermarket when is your birthday which one is cheaper the blue shirt or the red shirt how did you meet okay how did you meet ئەگەر دیقەت بنەوە ئەڵێ چۆن یەکتریتان بینی شێوازەکەین پێ بڵێ okay ئەمە هەموو شتێک بوو لەسەر WH question طبعا شتەکە زۆر ئاسانە نامێ بە قوڵ بچمەناویەوە ئەمان هەر زۆر ئاسانتیش ئەویش چییە this that these those ئەمانە چین بۆ نمونە شتێکە لە بەردەمایە شتێ لە دوورترایە شتێک کۆیە شتێک تاکە چۆن ئیشارەتی لەکەین بۆ نیشانێکی بڵێ ئەوە okay this is a door وەکو کتەکە بینین this is a door okay شتەکە نزیکە لێوە دەرگاکە نزیکە لێوە this بەکاریە هەر کاتێک شتەکەمان تاک بوو a door وەکوتمان وانەکەی بەشو بخوێنەوە a door ئەمە لێرە دەرگایەکە this is a door لێوە نزیکە لەو لاڵە چی that is a door ئەوە دەرگایەکە بەڵام دوورترە حاڵەتەکە تێگەم بەچم چیە یاخود ئەگەر شتەکە کۆ بوو وەکو بینی these are butterflies ئەمانە butterflies okay those are butterflies تۆزە دوورترەکە تێگەی پەپولەکان دوورتر کەوتونەتەوە دوورترەکە alright وەکوتمان this بۆ شتێکی تاک و نزیک that بۆ شتێکی تاک و دوور these بۆ شتێکی کۆ نزیک دووسیش بۆ شتێکی کۆ دوور ئۆکێ بۆ نمونە ئەگەر بشکەینە پرسیاری طبعا خۆتان زانن ئەمووی زوار و تەرتیباتەکە تێکەڵاوە بێتەوە لەگەڵەوە یەتەوە پێشی وەچێتە پشتی ئەگەر بە ئاسایی بڵین ئەڵێن this is a dog بەزەکە بکەینە پرسیاری ئەبێتە چی is this a dog پرسیاری لێگەی وەڵامەکەشی yes it is یاخود no it isn't alright are these flowers ئەمانە گوڵن no they are not چونکە بە ئار پرسیارم کردوتەوە ئارشمە بەکارێ ناوەتەوە ئۆکێ ئەمە بۆکو شێوازی پرسیاریەکەی بوو با چەند نمونەیشتیش وەرگین is that a dog no it isn't okay are those bees
yes they are okay perfect جەماعەت ئەمە دووانە بوو تەماشاکە وەکوتم بەسەریع ئەڵم چکە شتیش ئەوەنە قورس نییە ئۆکەی چەند جارێک دووبارەشی کەن ئەگەر قورس بوو لەلاتان بابێنە سەر بابەتێکی تر ئەویشیان possessive adjectives ئەو هاوڵناوانەی کە چۆڵێها وەردیەگرن بۆ نمونە we use possessive adjectives to show possession واتە چی ئەمانە خاوەنداریتین هەسە بۆ نوە وەکوتم ئەم سەبجەکتانە I he she it you we they هەمووی وەکو سەبجەکت بەکارێت لە دوای ئەمانە verb دێت بەڵام لێرەیە شتەکە جیاوازە ئۆکەی I my بەکارێنی ها he his بەکارێنی she her بەکارێنی تەپانە سەپێتان هەڵەن چۆن it its بەکارێنی you your we our they their ئۆکەی با پێتان بڵێم چیە بۆ منەکە ئەڵێ ها ئەمە قەڵەمی منە this is my pen alright ها لێرە ئەڵێ this is our house this is our house طبعا کە وەکوتم this بەکار بێ ئەین شتەکە نزیکە لێمانەوە this is our house ئەمە ماڵی ئێمەیە alright that is their store that is their store ئەوە دوکانی ئەوانە their store this is my hat that is her book those are his dogs this is your car okay طبعا زۆر ئاسانە بابەتەکەمیان سێ لەگەڵەوەی ترا تۆزە لێتان تێکەڵا بێ بەڵام بۆتان ئاسانترەکەمەویش ئۆکەی کەویش هاوهازەکەیە جەماعەت ئەمە بوو possessive adjective تەمام هەموو زۆرتان خوێندووتان لە مەکتەبوانە تەمام وەکو بیرهێنانەوەیەکە شتێکی ترمانەویش هاوهازە طبعا سەبجەکتەکان هەمووی ئەمانە وەرەگرێ I you we they have وەرەگرێ he she it has وەرەگرێ جیاوازی ئەم دوانە چییە جیاوازی چێ لێنان پێشە باوەتان پێ بڵێم جیاوازی چێ بڵێم I have a pen this is my pen لە چ کاتێکە هاوهازەکە بەکاربێنەوە چ کاتێکە my و their و he و ئەگەر ئەوانە بەکاربێنینەوە هەچ کاتێک کە هاو بەکارهێنا لە کوردی خۆماڵی قەڵەمێکم هەیە ئەبێتە چی I have a pen بەڵام ئەگە بڵی قەڵەمەکە هی منە یاخود قەڵەمی منە this is my pen تێگەشتن have و has لێرەیە وەکو خاوەندارەتی بەکارهێنەوە هەڵێ ئەوم هەیە I have a pen I have a PlayStation controller I have a jacket okay بەس لێرەیە ئەبێتە چی this is my pen ئەمە قەڵەمی منە this is my controller this is my jacket okay so ئەمەشیان بە هەمان شێوازە بۆ تەمان هەموو سەبجەکتەکان هەر بە هەمان شێوازە بۆ نمونە I have a pen my dad and I have a car my dad and I have a car ئەتوانین چی تیش بەکاربێنین وی بەکاربێنین وەکو جێناو بەکاربێنین چکە لێرە وتمە من و باوکم ئەتوانی جێناو بەکاربێنیتەوە لە شوێنە لەباتی بڵێ من و باوکم بڵێ ئێمە بەس ئەبێ کەسەکە بزانێ okay you have a nice pen the boys have a nice hat Jack has shoes Yar has a phone the rabbit has a carrot okay ئەمەش لێرەیە وەکو وتم تێگەیشتن لێ تاوە جەماعەت ئەمڕۆ زۆر کورتتر بووانەکە هەنێک چیرۆکشم بۆ داناون ئەتوان خوێنەریان بن وەکوتم لە تەلگرام PDF ئەم وانەیەم بۆ داناون لایک و فۆلۆتان لەبیرێت لایک و سەبسکرایبتان لەبیر نەچێ تاوەکو ڤیدیۆیشتر خواتان لەگەڵ